نەشتەرگەریانەیە کە ئەمڕۆ لە جیهاندا لە بەرزترین ئاستەکانی جیهاندا بەو شێوازە ئەنجامەدرێ. بەناوی خی گەورە و میهرەبان دکتۆر هیوا عومەر ئەحمەد بابە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی لە تاوەری تەندروستی سمارتەوە. بەڕێزان ئەمڕۆ دوو نەخۆشمان هەبوو کە نەشتەرگەریمان بۆ ئەنجام داون، هەردوو نەخۆشە کە فتقی لاڕانیان هەبووە، ئافرەتێک کە هەردوو لای هەی بووە و گەنجێک کوڕێکی گەنج کە یەک لای هەیەی. ئەلحەمدوللا نەشتەرگەریەکان بە سەرکەوتووی ئەنجام دراوە و لەو نەشتەرگەریانەیە کە ئەمڕۆ لە جیهاندا لە بەرزترین ئاستەکانی جیهاندا بەو شێوازە ئەنجامەدرێ. لەبەرەوە ئێمە ئەو جۆرە نەشتەرگەریە بە نازۆر و هەناوبین ئەنجامەدەین و تایدا شەبەکە بۆ ئەو جۆرە لە فتق دانرێ. ئەم جۆرە نەشتەرگەری کە بە نازۆر ئەنجامی ئەدەین نەشتەرگەریەکە بەبێ ئازار، نەشتەرگەریەکە کە نەخۆشەکە زوو ئەتوانێ هەستێتەوە و نەشتەرگەریەکە کە کەمترین ترسی هەوکردن هەیە بۆ نەخۆشەکەمان. بەم شێوەیە نەخۆشەکەمان دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکە ئەتوانێت بە ئاسانی هەستێتەوە و ئازارێکی کەمتری هەیە و ترسی هەوکردنمان کەمترە بۆ و ئەگەر بەدەستێکی ڕاهێنراوی باش ئەنجام بدرێ کە سپاس بخوای ئێمە لەو دەستانین ئەتوا بە دڵنیاییەوە دەرئەنجامەکەشی زۆر باشترە لەوەی کە بە هەڵدڕین بکرێ. لەبەرەوە بە پشتیوانی خی گەورە لە تاوەری تەندروستی سمارتەوە لە ئەنجامدانی نەشتەرگەری فتق بە نازۆر بەردەوامین. سمارت وەرچەرخانە.